سڵاوتان لەبێت هودا عوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. هەواڵە بوو بەکر پارێزگاری سلێمانی لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا ڕایگەیان. ئێستا قەواری هەرێمی کوردستان کەوتوتە بەردەم مەترسی هەڵوەشانەوە و دەڵێت پێویستە پارێزگاری لەمانەوەی بکرێت چونکە پاراستنی قەواری هەرێم پاراستنی یەکێتی و پارتی نییە بەڵکو بۆ پاراستنی خۆمان و وڵات و شەهیدەکانمانە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەمڕۆ لەگەڵ بەڕێز لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق چاوتوێی پەیوەندیەکانی هەولێر و بەغدامان کرد. هەروەها گفتوگۆمان لەسەر دۆخی کەرکووک و شنگال و کێشەداراییەکان کرد. هەروەها ئاماژەی باوەش داوە داوام لە بەڕێز سەرۆک کۆمار کرد وەکو پارێزگاری دەستور دەسەڵاتەکانی خۆی بەکاربهێنێت. بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی ڕایگەیاند بەهۆی تەواو نەبوونی ژمارەی یاسای پەرلەمانتارانی ئامادە بوو لە ناوهۆڵی پەرلەمان کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەران بۆ ڕۆژی دووشەممەی هەفتەی داهاتوو دواخرا کە بڕیار بوو ئەمڕۆ دەنگ لەسەر پارێزگابوونی هەڵەبجە بدرێت. بەڕێوەبەری گشتی بازرگانی ڕایگەیاند بڕە پارێکی تر خرایە سەر حسابی وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان کە تایبەتە بە شایستە داراییەکانی جوتیاران بۆ ساڵی 2023 بەم شێوازەی خوارەوە. سلێمانی 50 ملیارد دینار، هەولێر 32 ملیارد دینار، دهۆک 25 ملیارد دینار. پاشتاوبوونی ڕێکاری کارگێڕی و داراییەکان دەست بە دابەشکردنی دەکرێت بە پێی ڕۆژی ڕادستکردنی گەنم بە سایلۆکان. دژی دواکەوتنی موچە لە دادگای فیدراڵی عێراق سکاڵا لەسەر هەردوو حکوومەتی هەرێم و ناوان تۆمار کرا. فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند دژی دواکەوتنی موچە سکاڵامان لەسەر هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان تۆمار کردووە. بەڕێوەبەری نەهێشتنی مادە هۆشبەرەکان ڕایگەیاند لە ڕێکەوتی 13 2023 دوای وەرگرتنی فەرمانی جادوەری ئاسایش لەسەر تۆڕێکی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر تیمەکانی بەڕێوەبەرایەتیان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ئاسایشی بازگەکان توانیان 3 تۆمەتبار لە شاری هەولێر دەستگیر بکەن. ئاماژەیان بەهۆش کردووە لە چالاکیەکەدا بڕی 1 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ و هیرۆین لەگەڵ بڕێک پارەی ساختەدا دەستی بە سەرداگیرە. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەر شاد بن.